دووسێ گرێبەست و بڕیاری وەزارەتی تەندروستین کە لە سێکتەری تەندروستی ئاکرێ بەڕاستی ئاماژەیەکی زۆر مەترسیداری تایە. چەند بەشێکە بەڕێزان. ڕۆحی کەرتی تەندروستی تاقیگەکانن 211 جۆر مەواد هەیە لە تاقیگەکانە پێشووتر ساڵانە بەڕێوبەرایەتی بۆ نمونە تەندروستی هەولێر، دهۆک، سلێمانی، هەڵەبجە بەجیا گرێبەستی بۆ کرد، تەندەری نەکرا، کێبرکێکرا، کۆمپانیاکانە هاتن هەریەکە کۆمەڵێ مەواد یەکری لەگەڵ مەوادەکانە پێداویستی تاقیگەکانیشیان دابی نەکرد لەسەر ئەرکی خۆیان. ئەمە هەمووی هەڵۆشاوە. بە گرێبەستێکی نایاسایی وەزارەتی تەندروستی کە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی وەرگرتووە ئەڵێ بۆ ماوەی 10 ساڵ سەرجەم ئەم کەرەستانە لە کۆمپانیای بیتکۆ ئەکڕێ. بۆ کێبرکێ نەما، نرخ نەما، هیچ نەما. و ئەم کۆمپانیا وەزارەت ڕێکەوتووە لەگەڵیا خۆیان نرخدانێن کە کوالیەتی لە هەمان کاتا دابەزیوە نرخیش چەندین قات زیادی کردووە کە بن ورد چەند نمونەیەکتان بۆ خەمەڕوو تەنیا دراسەی چەند ئایتمێک کەممان کردووە، چەند ئایتمێکی کەم لە 5 ملیارەوە کردێتە 24 میلیارد دینار بووە بەرژەوەندی کۆمپانیا. لە فەحسی میزە جاران تێچووەکەی 18 دینار بووە، ئێستا 134 هێندە نرخی زیاد کردووە لەسەر بەکاربەر. ئەمە داوێتی بە کۆمپانیاک، ئەم کۆمپانیای کە پێی داوە بەڕێزان لێکۆڵینەوەمان کردووە 4 مانگە دروست کراوە. بچووکترین ئەزمموی نییە لەم بوارە کۆمپانیاکە چووە کۆمپانیایەکی دیکەی هێناوە ئیسا ڕوا لە سەحەکان و مدیریەتەکان دانیشتنەوەی بارکۆ فارمایە، واتە تەنیا بۆ ئەوە هێنراوە ساڵانە سەر و 100 میلیارد دینار کۆبکاتەوە لە فەحسی نەخۆشی سەرەتان و سیل و نەخۆشە جۆر بۆ جۆرەکان. بۆ نمونە شیکاری گورچیلە تەنیا 460 دیناری تێچوو پێشتر، ئێستا کردوێتێ 2910 دینار. چەندین شیکاری شێرپەنجەکان هەن لێکۆڵینەوەمان کردووە لە تاقیگە ئەهلیەکان، ئەمەی ئەم گرێبەستی کردووە لەگەڵ کۆمپانیاکانە 10 جار گرانترە لە تاقیگە ئەهلیەکان.